سلااو لە بینەرانی چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. هیوادارم کە باش بن. بەڕێزانم خۆ من دوێنێ دەمزانی کە بەیبی دۆچکۆین لەناو بایبیتی لیست بووە. بەڵام کاتێککە ڤیدیۆم کرد و لەسەر ساملەینەکە ئاماژەم بە باینەنسی کرد، ئێوە لە مەقسەدی من دەبایە باشتر تێگەیشتبانە، چونکە نیەتی منەوە بوو کە ئەوانەی کە بەیبی دۆجی ناناسن بەڕاستی کلیک لەسەر ئەو بکەن بۆ ئەوەی زیاتر بەیبی دۆچکۆینی بناسن کە باسی باینەسم کردبوو و ئێمە هۆڵدەری زیاتر بوو ئەم میمکۆینە خۆشەویستەی کۆ بکەینەوە بۆ ئەوەی بەڕاستی خەڵکێک زیاتر ڕوو لە بەیبی دۆچکۆینی بکەوە ئێمە لە ئایندادا شاهدی بەرزبوونەوەی نرخیان میمکۆینە ببین. پێشەوەی بچینە سەر بابەتە ئەسلی ڤیدیۆەکەی بەڕێزانم، هەروەکو خۆشبەختانە لەناو چەنێلی VIP ئێمە کە ئێلانم کردەوە کە هەفتانە چەند قازانجی هەبووە. چەنێلی VIP ئێمە بۆ کاربەرانی چەنێلی VIP کە هەروەکو پۆستەکەیە بینن کە لە ماوەی یەک هەفتەیە بەڕێزانم ئەو سیگنالانەی کە ئێمە بڵاومان کردیتەوە هەمویان تارگێتیان بەزاندووە واتە تارگێتیان تاج کردووە کە خۆشبەختانە ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بوو چەنێلی VIP ئێمە جگە لە BNB نەبێت یەک پۆزیشن یاخود یەک سیگنال ئەوانەی تر هەمووان تارگێت بووینە، هەندێکیان فول تارگێت بووینەوە، هەندێکیشیان یەک بوو دوو تارگێتیان تاج کردووە. سیگنالەکانی ئێمە کە خۆشبەختانە لە ماوەی یەک هەفتە 23.22% قازانجی هەبووە کە بەڕاستیەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بوو چەنێلی VIP ئێمە کە چەنێلێکی تازەشەوە ئێمە تازە دەسمان پێ کردووە. بەڕێزان ئەوانەی کە ئەیانەوێ باشداری لە سیگنالی ئێمە بکەن چەنێلی سیگنالی ئێمە ئیشتراکی مانگانە و هەتایە من لینکی PV خۆم تەلەگرامی خۆم دیسانەوە لە ژێرم ڤیدیۆی دانم بوو ئەوەی بێن باشداری لە چەنێلی سیگنالی ئێمە بکەن و هەفتانە 23.25% قازانج بکەن. کاروەکو دەزانن ئێمە وعدی مانگانە 35.40% بە ئێوەندا بوو کە ئێوە قازانج بکەن، بەڵام هەروەکو دەبینن کە لە ماوەی یەک هەفتە 23.22% سوودی هەبووە ئەوانەی کە لەگەل ئێمە داخلی سیگنالەکان بوون لە ناو چەنێلی VIP و بوو ئێوەش بەڕێزانم بوو ئەوانەی کە کاربەری VIP ڕۆژانی شەمە ئێمە تەنها ئێلانەکەین کە واتە سیگنالمان نییە و ڕۆژانی یەکشەممەش تەحلیلی کولی مارکێتی دراوی ئەلکترۆنیەکەین واتە ئێمە دووشەممە هەتاکو جومعە سیگنالەکان بە بەردەوامی لە ناو چەنێلی VIP خۆمان دانین. بەڵێ بەڕێزانم هەروەکو گوتم کە بەیبی دۆچکۆین بەڵێ بەڕێزان لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە و هەینی من یادمەئین ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لە ناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زاناریەوە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر هەستان لەم جۆرە ڤیدیۆانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود پەخشەکەم یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بەڵێ بەڕێزانم هەروەکو کە دووبارە یەکەمەوە کە دوێنێ من ئاماژەم بە باینەنسی کرد دوور یاخود درەنگ بەڕێزانم بەیبی دۆچکۆین لە ناو باینەنسی لیست دەبێت، چونکە بایبیتیش یەکێکە لە گەورەترین ئەکسچێنجەکان کاتێککە بەیبی دۆچکۆین بێت لە ناو بایبیتی لیست ببێت لەو چەند ڕۆژی داهاتوودا بەڕاستی کە لیست دەبێت بەڕاستی ئەمە دەبێتە سەبەبی ئەوەی کە خەڵکێکی زیاتر بەیبی دۆچکۆینی بناسێت و توکەنسوزی زیاتریش ئەنجام بدرێت و لە هەمان کاتیشدا یەکێک لە گەورەترین سەرڕافەکان کە بایبیتە ببیتە پاڵپشت بوو بەیبی دۆچکۆین بۆ ئەوەی سەرڕافەکانی تر وەکو کۆینبیس، کراکین، باینەنس، کۆکۆین و سەرڕافە بەناوبانگەکانی تر بێن بەڕاستی بەیبی دۆچکۆینی لە ناو ئەکسچێنجەکان لیست بکەن بۆ ئەوەی ئێمە لانی کەم بوو یەک ساڵی تر شاهدی بەرزبوونەوەیەکی یەکجاری نرخی ئەم میمکۆینە خۆشەویستە ببین کە هەمومان ئەم میمکۆینەمان زۆر خۆش دەوێت دەزانن. پێویست ناکەم چما ناو مارکێتی بەیبی دۆچکۆینیش کە ئەمڕۆ هەروەکو دەزانم بەڕێزانم لە بینی 26 بۆ 27 بۆ 27 گەمەیەکە کە من لە دوای بڵاوبوونەوەی لە ناو ئەکسچێنجی
بایبیت کەمێک وای بوو دەچم کە دیسانەوە نرخی بیبی دۆچکۆین کەمێکی تر بەرە و خوارەوە بێت زۆر کەس پرسیاری ئەوان کرد بوو کە من کە بچی من گوتم بیبی دۆچکۆین دێتەوە 0.8 بەڵام نەهات بەڕێزم ئەو دەنگ و باسەی کە بیبی دۆچکۆین ئەو ڕوو دەبینێت لە ناو بایبیتی لیسە بێ چاوەڕوان نەکراو بوو بەڕێزم باشە ئەگەر ئەو دەنگ و باسە نەبوایە بۆ بیبی دۆچکۆین بڕواتان هەبێ ئەوەندا پامپی نەدەکرد لەو دوو ڕۆژەی و بیبی دۆچکۆینی 0.15مان دەبینی بەڵام ئەو دەنگ و باسە چاوەڕوان نەکراو بوو هیچ کەسمان نەدەزانێت کە بیبی دۆچکۆین بێت لە ناو یەکێک لە ئەکسچێنجە بە ناوبانگەکانی جیهان لیست ببێت باشە ئەمەش کاتیە تێیاپەڕێ بەڕێزانم کەمێک پامپیە خوا دیسانەوە بیبی دۆچکۆین و لەبەرەوەی کە دەنگ و باسی گرنگی هەیە وەکو بایبیت دیسانەوە کەمێکی تر دێتەوە خوارێ ئەوەی دڵنیابن بەڵێ بەڕێزانم پێویست ناکات هەروەکو گوتم بچمانە مارکێتی بیبی دۆچکۆین چونکە دوێنێ باسی ئەو بابەتەمان کرد و چووینە ناو مارکێتی بیبی دۆچ و ئێستا شەروەکو دەزانن لە ڕەنجی 26 بۆ 27 گەمەیەکە بەڵێ هاوڕێیان ئیتر هیچ نەما هیوادارم کە بیبی دۆچکۆین ببیتە سەبەبی ئەوەی کە زۆربەی خەڵکی کوردستان ببێت بە دەوڵەمەند لە ڕێی ئەم میمکۆینەوە چونکە دەزانم هەموو خەڵکی کوردستان زۆربەیە ئەو میمکۆینە خۆشەویستان هۆڵ کردووە و بە ئومێدی ئەوەی کە ڕۆژێک بێت و ئێمە لە ڕێی ئەو میمکۆینەوە ببین بە دەوڵەمەند و لەانی کەم 2 بۆ 3 سفری لێ کەم بکرێتەوە کە دڵنیابن بەڕێزانم 3 سفر 2 سفر بۆ 3 سفری دوور یاخود نزیک بیبی دۆچکۆین کمەکەتەوە بەڵێ هاوڕێیان ئیتر هیچ نەما ببورن کە جوابی کامنتەکانی ئێوە تاخیرە دەما چونکە زۆر سەرقالی چەند پرۆژەیەکی ترم ئێوە کامنتەکان بنووسن لە کاتی خۆیدا من جوابی هەموو کامنتەکانی ئێوە ئەدەمەوە ئیتر هیچ نەما هەمووتان بەخۆی گەورە سپێرم وا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ